سەلامی خواتان لەبی. بۆرەک بە زۆر شێواز دروست دەکرێت. ئەوڕۆ درستی دەکەین بە گۆشتی قیمە و پەنیر. یەکەم جار گۆشتەکەی جوان لە بۆی سۆر دەکەمەوە. گۆشتی قیمەیە لە خۆی چەوری تێدا پێویستی بەوە نەکرد چەوری تێ بکەم. جوان سۆری دەکەمەوە، پاشان پیازەکەم لە بۆی ور کردیا، پیازەکەی تێ دەکەم. ئەوانەی حەز ناکەن دەتوانن پیازی تێ نەکەن، یاخود ئەگەر حەز بکەی لە بۆ نمونا دەتوانی بیبەری ورد بکەی، بیبەری ملەوەن هەر بتەوێ، هەر جۆرەیان بەکاربێنی. خێو بیبەرم لێدا بە پێی پێویست لەگەر کەمێک لە بەهاراتی هەفت یاخود ئەو بەهاراتەی کە ئەتوو حەز دەکەی. دەبی گۆشتەکەمان ئەوە جوان بە تەواوی سۆر بیتەوە، نابی خاوبی، پێشوەی لەسەر ئاگرەکەی لابەی لەبەروەی کە دەستە ناو فڕن ئەوەندە کاتەی ناوێتن. پێویستمان بە سنیەک یاخود قالبەک دەبی. ئەوەش گۆشتی قیمەکەمانە و نزیکەی نیو پەرداخ لە ڕۆن و زەیتم تێکەر کردیە. دەتوانی زەیت و زبدەش تێکەر بکەی یاخود زەیت و ڕوون، بەڵام زەیت بەتەنێ زۆر خۆش نییە. هەویری بۆرە چشمان پێویستە، ئەوە هەویری پاقلاوە نیە، هەویری بۆرەکە تۆزێک فەرقی هەیە. سنیەکە کەمەک ڕوون و زەیتەکەی جوان ئەوانەی دەدەم، پاشان دوو نان پێکەوە دادەنین. یەک نان نا واتە دوو هەویرە پێکەوە دادەنین. بە فلچەیەک کەمەک لەو جیراوەی زەیت و ڕوونەکەی لێ دەدەم. هەر جارێک کە دادەنین دەبی دوو نانی پێکەوە دابنین. ڕیزەکان نزیکەی 4 تا 5 ڕێزە، دەتوانی 4 ڕیزدانەی یان دەتوانی 5 یان 6، بەڵام زیاتر نەبیتن لەوەندە ئەگەنا هەویرەکەی زۆر دەردەچی. وەک دەبین ئاوا بەردەوام دەبم، هەر جارە و دوو نان دادەنێم و زۆر بەکەمی وەک دەبینن لە ڕوون و زەیتەکەی لێ دەدەم. پێنج ڕیزم لە نانەکە دانا، ئێستا دەینین گۆشتی قیمەکە دادەنین. لە بۆ ئەوانەی گۆشتی قیمە ناخۆن دەتوان بە مریشک یان بەس بە سەوزە دروستی بکەیت. گۆشتەکەش نزیکەی چارەکی کیلۆیەک کەمتریش بوو، حەسەب دەتەوێت چەندی گۆشت تێدابی. و پەنیری بەسەدا دەکەی، پەنیری مۆزەرێلابی یاخود هەر جۆرە پەنیرێک ئەتوو لە بەردەستدا هەبی، بەس پەنیرەکە کەمەک بتوێتەوە. کە پەنیرەکەم دانا بەردەوام دەبم، 5 قەدیدکە لە نانەکە هەر دوو نان پێکەوە دادەنین و ئەوە ڕوون و زەیتەکەی لێ دەدەم لۆ ئەوەی قەدی نانەکان پێک نەنووسێتن. پاشان کە ئامادەش دەبیتن لەناو فڕن دەریدەینی، هەست بکەی نانەکان وەکو هەویری لێ نەهاتیە. کە نانی کۆتاییم دانا دەینەم زۆر بە جوانی ئەو جیراوەی ڕوون و زەیتەکەی لێ دەدەم، پاشان بە چەقوەک ئاوا پارچە پارچە دەیبڕین ئەو قیاسی کە دەمانەوێ. فڕنەکەشم جوان گەرم کردیا، واتە 10 دەقە پێشتر فڕنەکەم پێ کردیا لەسەر 200 دەرەجە. ئەگەر سەر و بنی پێکەوە ئیش دەکاتن پێکەوە پێی دەکەین، ئەگەر نا یەکەم جار بەس ئاگری پنی پێ دەکەین. پێویستی بە جیراوەکە، بەڵام پێشوەی جیراوەکەی بەسەردا بکەم لە بۆ ماوەی 10 تا 12 دەقە دەیکەمە ناو فڕن. جیراوەکەمان پێکاتە 1 کوب شیر، 1 هێلکە، نیو مراچی چای بیک پاودەر، لە بۆ ئەو قیاسی ئەمن دروستی دەکەم، تۆزێک خێ و تۆزێک لە بیبەری سپی یاخود دەتوانێت بیبەری ڕەش بەکاربێنی. ئەو پیکی پاودەرەی کە بەکاردێنین وە دەکاتن بۆرەکەکەمان تەپ نەبی، واتە هەویری نەبیتن، زۆر بە جوانی قیاسی زیاد دەکەم. نزیکە 1 مراچ خواردنیش لەو جیراوەی ڕوون و زەیتەکەی تێ دەکەم، بەڵام زۆر نا، هەر نزیکە 1 مراچ. پاشی 10 دەقەک لە فڕن دەرم هینا، دەینەم ئەو جیراوەی کە گرتبوومانەوە لە هێلکە و شیرەکە بەسەریدا دەکەم. بەس ئاگاداری ئەوەی بە جیراوەکە نابی زۆر زیاد لە پێویست بیتن. ئەمن 1 کوب شیرم بەکارهینا لە بۆ ئەو قیاسە و 1 هێلکە قیاسەکەی زۆر تەواو دەبینن. بەو شێوەیە دووبارە دەیکەمەوە ناو فڕن 200 دەرەجە سەر و بنی پێکەوە نزیکەی 20 دەقەک. دوای 20 دەقە لە فڕن دەرم هینا، دەبینن چەند جوان بووە. پیکی پاودەرەکە وای کردێ وەکو کێک هەستایە، دایدەنەمە تا تۆزێک سارد دەبیتەوە، پاشیوەی پێشکەشی دەکەین. لێرەدا خواردنەکەمان ئامادە بووە کە ئەویش بۆرەکە بە گۆشتی قیمە و پەنیر. بەڕاستی زۆر جوان دەرچووە، لای سەری هێشتان هەرکەزرا وەک دەبینن، و لە ناویشی بە تەواوی مابەین نانەکان هەمووی ئامادە بووە، واتە هەویر نییە. بە هیوای ئەوەی ئەنگۆشت دروستی بکەن و تام و چێژی لێ وەربگرن. تا ڤیدیۆی دادێ هەر ساغ و سەلامەت بن.